ئاجزان و خۆشەویستان جوانترین سڵاوتان لێ بێ و کاتتان باش. چەند ڕۆژێکە ئەم کاتانە و لەم کاتژمێرەدا و لێرەدا دەبینە میوانی ماڵەکانتان بۆ گفتوگۆکردن لەسەر بابەتێکی گەرمی ڕۆژ و لەسەر پرسێکی سیاسی. بەڵام ئەمڕۆ دەپرسین بۆچی تەواوی کایەکانی ژیان تەواوی بابەتەکان گرمترین پرس و بابەت و گفتوگۆکان لەسەر بابەتی سیاسین. بۆ سیاست ڕۆچۆتە نێو هەموو کایەکانی ژیانەوە، بۆ لە هەموو گفتوگۆکان لە هەموو شوێنەکان لە نێوان هەموماندا سیاست دەبێت بە تەوەرێکی سەرەکی نێوان ئەو گفتوگویانی کە دەیکەین و سیاست ڕۆچێتە نێو هەمومانەوە و لە نێو ژیانی هەموماندا هەیە. چێ وای کردووە؟ داخۆ سیاسیەکانی ئەم هەرێمە پلانیان هەبوو بۆ ئەمە، هاوڵاتیان ئەم هەرێمە ڕۆلیان لەمەدا چیە؟ ڕۆشنبیرەکان، هونەر، ڕۆشنبیری، میوزیک، خۆشەویستی، ئیحساس، ژیان لەم دۆخەدا و لە بەرامبەر سیاستدا لە ئێستای کای ژیاندا چی لێ هاتووە. بۆ گفتوگۆکردنی زیاتری ئەم بابەتە میوانداری هەرێک لە دکتۆر ئازاد حەما مامۆستای فەلسەفەی زانکۆی سلێمانی و هەروە ڕووناکبیر، وارووا بابەکردڕی بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری و هونەری سلێمانی و ڕووناکبیر، مەهاباد قەرەداخی لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر، ڕووناکبیر لەگەڵمانە. خات و مابات سڵاوت لێبێ و کاتت باش. دەمێ پرسم سیاست چییە؟ با ڕۆچۆتە نێو هەموو کایەکانی ژیانەوە، نێو هەموو جونگەکانەوە، بۆ هەموو ژیانمان بەشێکی زۆری ژیانمان بۆ بە سیاست، بۆ هەموو گفتووەکانمان سیاسەتە. لە پای سیاست شتەکانی دیکە چیان لێ هاتووە؟ خات و مابات کاتتان باش. هەموو کاتێکە دیارە دەنگەکە زۆر وازح نەبوو بەلامەوە، بەڵام لە پرسیارەکە تێگەیشتم. بەداخەوە لە ڕووی کۆمەڵناسیەوە گەر تەماشایەکی یان خوێندنەوەیەک بۆ ئەو بارودۆخە بکەین کە کۆمەڵگەی ئێمەی تایە و کۆمەڵگەکانی لە شێوەی هی ئێمە، تەواوی گفتوگۆکان، تەواوی تەرکیزی تاکەکان لەسەر بابەتی سیاسەتە. ئێمە دەبینین بە تایبەتی لە کوردستانە لەم ساڵانەی دواییە لە مناڵێکی 2 ساڵیەوە هەتا پیرەمەردێکی 80 ساڵی باسی سیاسەتەکان، یعنی ژیانی کۆمەڵایەتی نەماوە لە لای ئێمە، ژیانی ئەو بوارانەی کە زۆر پێویستە گرنگی پێ بدەین پەروەردە. ئێمە کاتێک کاڵێن قەیران هەیە لە شوێنێکە، بەڕاستی هەتا گەر قەیرانە سیاسیەکان پەیوەندی هەیە بە قەیرانی پەروەردەوە، پەیوەندی هەیە بە قەیرانی بیرکردنەوەی تاکی کوردەوە. بەڵام ئێمە تەرکیزەکانمان ئەچێتە سەر یەک بابەتێکی سیاسی، هۆی ئەوەیە میدیاکانی ئێمە و تەرکیزێکی زۆریان خستوەتە سەر ئەم بابەتە، وایان کردووە کە تەواوی خەڵک سەرقاڵ بێ بە بابەتێکەوە. یعنی ئێمە بەس خەتای میدیاکانە، میدیاکان باسی نەکەن. میدیاکان ئەزانی ئێمە میدیایەکمان نییە باسی پەروەردە بکە، میدیایەکمان نییە باسی بابەتە کۆمەڵایەتیەکان بکە. هەرچی میدیامان هەیە لە 180 بەرنامەکانی تەرخان کردووە بۆ سیاست و ئەوانی دیکەی فرامۆش کردووە. میدیا لە کاتی ئێستاە ڕۆڵێکی سەرەکی ئەبێنێ لە هۆشیارکردنەوەی کۆمەڵگە، لەوەی لە ئاراستەکردنی کۆمەڵگە. کۆمەڵگەی ئێمە بەردەوام ئاراستەکرێ بەرامبەر بە سیاست، بەڵام نەک سیاسەتێکی تەندروستیش، نەک بیرکردنەوەیەکی تەندروست لە سیاست بە شێوەیەکی زۆر هەڵا بەوەی کە من وەکو گەورەی ڕەوشتی ئەیبینم لە کۆمەڵگەی ئێمەیە کە مرۆڤەکان خەریکن سنووری ئازادی تێ ئەپەڕێنن، ئەیکەن بە حاڵەتێکی کە زۆر چۆنڵی هێڕشکردن بۆ سەر یەکتری، بریندارکردنی یەکتری. ئەمە لە ئێستاە کاریگەری زۆر خراپی هەیە، بەڵام لە داهاتوویشدا خراپتر بەڕاستی. باش، عنی ئەوەی کە هۆکاری سەرەکیە، ئەوەی کە ئاراستی سەرەکی ئەم خەڵکاکە بەوەی کە سیاست بێ بە بەشێکی گشتی لە ژیانی بەتەنها میدیایە، بەتەنها میدیا وای کردووە، ئەیلانەکانی دیکە، ئەی ڕۆشنبیرەکان، ئەی سیاسیەکان، ئەی تاکەکانی دیکە، ئیکایەکانی دیکە، یعنی ئەمانە بەشدار نەبوون، گەرمانە نەبن، یعنی میدیا بۆ دێم بابەتانە گوازێتەوە. میدیاکان هەڵبەتە ئەوانەی کە قسە لە میدیاکانەکەن سیاسیەکانن و ڕۆشنبیرەکانن،
خەڵکی ئاسایی زۆر کەم دێتە سەر میدیاکان و قسە بکەن کاڵێن میدیاکان هەموو ئەوانە ئەگرێتەوە لە میدیاکانە قساکەن سیاست مەدارەکان و ڕۆشنبیرەکان و سەرەکان هەموو ئەمانە قساکەن ینی هەمیشە ئێمە بۆ کاتێ کێشەیەک ڕوئەدا لە زیاتی ئەوەی کێشەکان یعنی خاوی کەینەوە بە یەکتری تووڕەکردن بە شێوەیەکی تووڕەی چونکە ئێمە نەکتەنیا قسەکان و وشەکان زبرن تەنانەت زمانی جەستە تەنانەت تۆ لە دەموچاوی کەسەکانەوە بینی ڕق و کینە بەرامبەر هەتا پێشکەشکاری بەرنمەکانە لە دەموچاویانە من زۆر کەم پێشکەشکاری بەرنامە من پێ بکەنم جارێکی ئاسایی هەبێ و ڕەمدانەوەی ئەو حاڵەتە لە دەموچاویانە بێ باشە یعنی ئەم بوونەوەرانە ئەم مرۆڤانە دوجار ئەوەی کە لە چواردەوریان و لە بیەکان و لەو ئەتمۆسفێرەی کە تیاژین ینی ئەوانە کە ڕووەداد ئیتر دوجار تۆ چاوەڕی چی لەو فەیسانەکەی ئەمەش کاردانەوەی ئەو چواردەورە نییە کە تایەتی ئەو ڕووداوانی کە ڕوەدن بەڵێ بێگومان مێژووی سیاسی ئێمە جوگرافیای سیاسی ئێمە ئەو زمینەی خۆش کردووە بۆ ئەوەی ئەم دۆخە دروست ببێ بەڵام لە وڵاتانی دیکە شەڕ هەبووە کێشە هەبووە قەیران هەبووە بەڵام نخبەیەک لە خەڵک بیر ئەکەنەوە لەوەی کە چۆن ئەم بارودۆخە چاک بکەنەوە بیر ئەکەنەوە لە ڕێگەی پەروەردەوە چاکی بکەنەوە لە ڕێگەی ڕیفۆرمی ئابووریەوە کۆمەڵێشت چارەسەر بکەن ئێمە کە کێشەیەکە بێ هەر هەمووی خەریکە باسی سیاسەتەکە بەڵام باسی ئەساسی بنچینەی کێشەکە چییە باسی ناکات دەگەڕێم وڵات لەگەڵ بمێنەرەوە دکتۆر ئازاد خۆشەویستی لەکوێیە زەردەخەنە لەکوێیە ژیان لەکوێیە هونەر لەکوێیە سیاست چییە سیاست بۆی کردووە ئەمانی هەمووی لاواز کردووە ئەمانی پرایڤێت خستووە بۆ خۆی بارز کردووە ئێمە بزانم سیاست چییە من بەڕاستی سەرەتان باس لەواکەم کە ینی بە کورتی ئەوی ئەو خانمە گوتی ینی من لە هەژاریەکی معریفیە بینەوە بەستە زمانیەکی ڕووناکبیری معقول نییە مێدیا تاوانبار کرێ بەوەی کە مێدیا ئێمە وا ماندووەکە نەک سیاسیەکان و نەک سیاستکردن ئەوەی کە ئێمەی ماندوو کردووە ناساخ کردووە ئەوە سیاسیەکانن مێدیاوێ قسە لەسەر چەوتی ئەوان نالەباری ئەوان کەم تەرخەمی ئەوان کەم و کوڕی ئەوان سستی ئەوان کە بەڵام مەڵێ بخاویان بکەینەوە لە بریەوەی نەخێر ئەوە هەژاریەکی معریفیە ئەوە بەستە زمانێکی ڕووناکبیری ئاوا بیر بکەیتەوە ئێمە بێ مێدیا ئیشی ئەوەیە فەرمو ئێوە نووسیتانە ڕازگۆیی هاوسەنجی بوێری لە لۆکاڵەکەتان کۆغاژ بەڵانس تروت ئەمەیە ئیشی مێدیا ئێوە ئیش بۆ ئەمە ئەکەن کەواتە ئێمە بێ قسە لەسەر ئەوە بکەین کەەوە فعلەن سیاسیەکان بۆ ئەم ناساغی فڕێدەنە ناو ئێمەوە ئەگە سیاست ئاوا بگوزەرێ لە ناوچەکە لەم هەرێمە بە باوەڕی من لە زووترین کاتە ئێمە ئەبێ ژمارە نەخۆشخانەکان تەواڕیەکان فەخمەستیەکان دەرمانخانەکان زیاد کرێ چکەمە زیاد لە پێویست ناساغ بین زیاد لە پێویست ناساغ لە ناومانە کەواتە ئێمە ئەبێت باس لەوە بکەین ینی ئایا لە هەموو کۆمەلگاکانە لە هەموو شارستاناتەکانە لەناو هەموو کولتورە جیاوازەکانە سیاست ئاوا ممارەسە ئەکرێت بەم جۆرە ناساغە باشە ئایا سیاست بەشدارێکە لە خوڵقاندنی ناساغی و ناتەندروستی لە کۆمەلگا مەبەستی من ئەوەیە ئایا سیاست بریتی نییە لە خوڵقاندنی باشە بریتی نییە لە خوڵقاندنی ئەوەی کە هەبوو لێرە ئەوە بۆ نەخێر بە هیچ شێوەیە ئەو شەڕەشکە مێدیایکە لە پێناوی ئەوەیە کەوا سیاسیەکان بە ئاگا بێنێتەوە تکایە سیاستکردن واتە خوڵقاندنی کردەیەک لە ڕەوشت واتە کردەیەک لە یەکسانی لە گەڕانەوەی دادی ئەگەر بێدادی هەیە گەڕانەوەی یەکسانی ئەگەر نایەکسانی هەیە گەڕانەوەی بێمافی ئەگەر ماف ئەگەر بێمافی هەیە کەواتە ئیشی سیاست چییە ئیشی سیاست ئەوەیە هەوڵ بە بۆ باشترکردنی شتەکان کەواتە لێرەدا ئێمە بێ پێناسەمان بۆ سیاست بگۆڕین و هەروە باس لەوە بکەین کە سیاست لە ڕەوشت نزیکەینەوە بەڵام ڕەوشت لێرەدا چییە ئەوەیە کە سیاست بتوێت بێوێ بتوانێت کردەی ئەخلاقی بەرەم بێنێت واتە ئێمە فێری ئەو بکە چۆن ئەهلی باشە و چاکە بین باشە کەواتە لێرەدا سیاست لە کۆمەلگای ئێمە ئەبینیت جۆرێک لە چەتەگەرایی و مافیاگەرایی دروست کردووە کەواتە سیاست نییە بەمانە گشتەکەی سیاست ئەتوانم بڵێم شڕۆپۆخت کراوەتەوە لەوەی کەوا تۆ ئەوەی ئەتوێ ئەیکەیت یعنی جۆرێک لە ڕۆبن هودە
ڕۆبن هود بەمانای ئەوەی کەوا زۆرێک لە قڕاستینەتیە چەتەگەراییە کە تۆ ئەتەوێت ئیلا و بیللا ئەوە ئەەکەی کە ئەمە بەستە بەڵام خۆی لە کاتێکە سیاست بریتە بڵێن پێناسە کلاسیکەکانی سیاست لەو سەردەبووی کە ئەڕستۆ کتێبەکەی نووسیوە لەسەر سیاست تا ئێستاکە ئەگەر چی ئەمڕۆ ئەڕستۆ لە قبرەکەی بێتە دەرەوە کتێب بنووسێ لە کوردستان بش خوێندرێتەوە سوودی لێوەڕاگیرێ بەڵام لە سەردەمی ئەڕستۆ تاوەکو ئێستا پێناسی سیاست ئەوەیە سیاست بریتە لە گفتوگۆکردن هوەری برنەڕێەوە ئێمە ئەگەر سێری بکەین سیاست بریتی بە لە گفتوگۆکردن شوێنێک نامێنێتەوە بۆ سازش تۆ سێری ئەم چەند ئێوارەیە بکەی هەمووی بریتی بۆ لە سازش ئایا سازش بریتە لە سیاستکردن ئایا سازش بریتی نییە لەوەی تۆ چیت ئەوێ بی بەدە منی ئەوەش بدە بە من سازش ئەمەیە یعنی ڕێککەوتن لەسەروی دابەشێکین لە بینی هەردووکمان لە کاتێکە سیاست ئەبێ خەمی ئەوە بێ شتە گەورەکان بەرهەم بێنێ بۆ هەمووان ینی ئیشی سیاست بۆ هەمووانە نەک بۆ تاقم ئەمەی کە لێرە ئاکرێت و سیاسیەکانی ئەمریکن و ئەم هەموو ساڵە خەریکی بوون چی بە باوەڕی من بریتە لە چرکەیەک لە خوڵقاندنی ناسیاست چکە ئێمە ڕاستە سیاست بۆ بە بەشێکی سەرەکی لە ژیانمان لە نان خواردن لە هەناسە کێشان ینی هەموو ژیانمانی داگیر کردووە بەڵام لە هەمان کاتدا ئەمە سیاست نیار وەکو شاعری مۆدێرنی فەڕەنسی ڕامبۆ کە پێناسەی ئەدەبەکە ئەڵێ بریتە لە ژیان بەس ئەڵێ ژیان لێرە نییە لە شوێنێکی ترە کەواتە سیاستکردن لە هەرێمی ئێمە نییە سیاستکردن لە هەرێمێکی ترە لە شوێنێکی ترە ئەمەی کە لێرە ممارەسە ئەکرێ پێچەوانەی سیاستە چونکە ئەگەر ئاوا سیاست بەردەوام بێ ئێبە ئەمێ مەرگی سیاستی ئیعلان کرێ کە مەرجی سیاستیش ئیعلان کرا کەواتە تۆ جۆرێک لە دادپەروەری و نایەکسانی باڵ ئەچێشێ بەسەر کۆمەڵگادا کە سیاستی ڕاستەقینە هەبوو کە سیاست بەشداری کرد لە خوڵقاندنی باشە بۆ هەمووان چاکە بۆ هەمووان چکە سیاست دایم سەرقاڵی ئەوەیە کە بۆ هەمووان شتەکان بەرەمبێنێ نەک بۆ تاقمێک بۆ گروپێک بۆ تاکێک کەواتە ئێمە بێ قسە لەسەر ئەوە بکەین بۆ لەمە بەدووە چۆن سیاست بکرێت پێناسی سیاست بەر لەوە ببوورە دکتۆر ئازاد کاک بابەکر ینی بۆ سیاسیەکانی ئێمە دوجارەمانیش تاکێکی ئەم کۆمەڵگەێنین بۆ بەم جۆرە سیاستەکەن بۆ بەم جۆرە پێیان وایە ئەمە ڕێچکە ڕاستەکەیە بۆ سیاسیەک لە فەڕەنسا و لە سوید و لە هەموو دنیا باشە بەم جۆرە سیاستەکە کە دەبێتە مای خۆشگوزەرانی دەبێتە مای ئازادی دەبێتە مای جوانی بۆ ژیان بۆ لێرە سیاسیەکان بەم جۆرە سیاست دەکەن چی لە پشت ئەمەوەیە ڕاستی من لەگەڵ قسەکانی دکتۆر و مەهابەتخانیش جیاوازیم هەیە من پێم وایە شتەکان هەموو تەبیعی و سروشتین هەموو شتێک تەواوە چۆن سیاسەکان باشی شەکان و خەڵکی تر هەمووی تەبیعی بیرەکاتەوە هەموو شتێک لە ئاقاری خۆیەتی هەموو شتێکە بێ وابێ یعنی سیاسەکان چیان کردووە یعنی سیاسەکان سیاسە دەکەن یعنی ئێستا 5 حزبی تقریبا ناو پەرلەمانمانەیە مجموعی حزب هەیە دەرەوەی پەرلەمان ئەمانەی تر بە پێی دیدگای خۆیان وەکو مرۆڤی سروشتی تەبیعی و ئاسایی کاری سیاسیەکەن کاری سیاسی مەسەلێکی گرنگە سیاست پەیوەندی هەیە بە سیستمی دەوڵەت و بەرژەوەندی درێژماوە و کورتماوە و مامناوەنجی خەڵک یعنی ملت و ئەم حیزبانە هەمویان ینی ئەوەی کە قەناعەتیان پێێتی لە ناو پەرلەمان دەرەوەی پەرلەمان ئێڵێن و لە ناو فەیسبوک قسەکەن لێرە قسەکەن ینی ئەوەیە کرێت سیاستێکی ڕاست و دروستە ئەزای ڕاست ئەمە مۆزۆیەکە ینی ئەمە شتێکی بێزانتیە بڵێن ڕاست و دروست بە قەناعەتی من ڕاست دروست نییە هی بەرامبەرەکەم بەڵام قەناعەتی ئەویشی من ڕاست دروست نییە ئێمە ببوورەوە ئێمە کەسانێکی نەک ئێمە هیچ کەس ناتوانێت هیچ کەس ئەو شایستەیی نییە بە سیاسەمەدارانی وڵاتێک بڵێ سیاستەکان ڕاست دروست یا ڕاست دروست نییە ینی ئەمە ئیتر جەدەلێک هەیە لەسەر مۆزۆیەکی محەدەد مۆزۆی ئەلف باء جیم دال مشکلە مۆزۆ کەچیە ڕێی خوان و تۆ جەدەلەکەن سیاسەتەکەن یعنی وا ئەکەن ئەمانە لاگرەکانیشیان کە من و فلان و مەلایەنی ترین یا هەزاران کەسی ترین ینی تێیدیانەکەین و دژیانین ینی من پێم وایە شتەکان و مەریخێنین لە وڵاتە لە وڵاتانی تری شەر وایە ئێمان بۆ ینی کاتە بۆ مەهابەتخان و دکتۆر ئازاد دەکەن بە ڕێیوان وایە ینی ئەمە خۆی ناڕازیبوونە لە فەزاکە ناڕازیبوونی دکتۆرە لە فەزاکە ناڕازیبوونی مەهابەتخان لە منی ناڕازیم تۆ ڕازی بێ ناڕازی من ناڕازیم لەو فەزایە بەڵام فەزای خوڵقانەوە ناتەبیعی نییە کێن فەزای خوڵقانەوە زۆر شت یەکێ لەوانە جۆرافیای کوردستان یەکی تر لەوانە مێژووی کوردستان یەکێکی تر لەوانە زروفی ئیقلیمی و جیهانی یەکێکی تر لەوانە کللتوری سیاسی دواکەوتوی ملەتی ئێمە بەگشتی و لەو دواکەوتوتر کللتوری سیاسی نخبەی دەسەڵاتداری کوردی ئەمانە هەمووی ئەم فەزای خۆڵقانەوە یعنی ئێمە نابێ بگەڕێین بۆ
بۆ ئەوڵێن وڵام معلولەکە یعنی نتیجەکە غەڵەتە خۆی علەتەکان ئەوان یعنی تۆ ئەبێ تەماشا بکەین ئێمەش عەقڵمانێت تحلیلەکە بۆ گۆڕینی ئەمە ئەمەم قسانە ئێمەکەین لێرە قساکەین لە ڕۆژنامەکان قساکەین لە شوێنێکە قساکەین لەگەڵ سیاسەکان قساکەین ئەمە دەیگۆڕێ بەڵێ گۆڕێ دڵنیا بە ئێستای ئێمە لەگەڵ ساڵی 90ەکە زۆر جیاوازی هەیە و ئێستامان جیاواز ئەبێ لە 10 ساڵی ترمان و خەڵک وەرە پێشەوە ئەچێەوە ئەو شۆڕشی ئینفۆرماتیک و کۆمیونیکیشنی کە هەیە بەرە پێشتری ئەبا دوێنێ من بۆ نمونە ناوی کەس نەهانم کۆمنتی 1900 کەسم بینی دژی یەکێک لەو پەرلەمانتارانە هو تعجبمان لەو شیاری خەڵک لە تووڕێی خەڵک لەو مۆزوعای ینی ئەوەنان قسە پێوتە بوو لەسەر وەقفی خۆی ینی ڕاست ناڕاست من لێرە حەقیەوە بنێم باسی ناڕاست بەڵام خەڵک وشار بۆتەوە ڕێی ئەدا ینی سیاسەکان غەڵەت ئەکەن یا ڕاست ئەکەن و خەڵکی تەقیمیانەکە و ئەم جەدەلا کۆمەلگایان بڕۆ پێشەوە ئەبا ینی بۆ ئەگەر باش چی ئەمەی کردوانی متروبە بۆ لە ناومانە هەممان سیاسی بین ڕۆشن بیر لەسەر سیاست قساکە مناڵ لەسەر سیاست قساکات میدیاکار نازانم هەموو شتەکان شاعیرەکان بەڵێ هەستیار بوونی دۆخی سیاسی کوردستان بە کۆمەڵە قەیرانەکان بەسەری ئەژمێرم قەیرانی خوێن دەگەڵ داعش شەڕمانە قەیرانی خوێنی دوو قەیرانی مالیە کە بە قسەی مفەکرێک ئەڵێ پارەش وەکو خوێن وایە بۆ ئینسان بۆ کۆمەلگا چۆن لەش ئینسانە خوێن حرەکەکە ئەی ژێنێ زیندووە لە کۆمەلگاشە کە پارە نەما ئیتر کۆمەلگا ئەمرێ خوێنی تیانامێنێ ئەوە دوو قەیران قەیرانی دەستوریمان هەیە کە گرنگە ئاگال لێەوە تەلەڤیزۆنەکەی ئەوە چەند ڕۆژە و چەند مانگە خەریکێتی هەموو تەلەڤیزۆنەکانیتر قەیرانی دەستوری و قانونی و قەیران لەگەڵ حکوومەتی مرکزی قەیران لەگەڵ حکوومەتی تورکیا بۆ مۆزوعی دەزارگەلی و دۆڵی خانەقا بەشەرەکانی وڵاتە حەقیانە حساس بن حەقیانە تووڕە بن حەقیانە قسە بکەن حەقیانە سیاسی بن چونکە مۆزوعەکان سیاسین بەڕاستی تۆپبارانەکە سیاسیە قەیرانەکە سیاسیە و لەگەڵ بەغا کێشەکە سیاسیە شەڕ لەگەڵ داعش سیاسیە ینی ئەمانە سیاسین ئەدەبینین ڕۆشنبیری نین جەدەلەکە جەدەلێکی سیاسیە ینی خەڵک حەقیانە بۆ پڕی هەستیاری و ڕوبەڕووی واسەکە ببنەوە بۆیە من طبیعیە بینم ینی دکتۆر ئازاد تۆ جواب بۆ پێت وایە کاک بابەکر بۆ جۆرە بە تەبیعیە بینیت ینی بۆ پێت وایە ئەم هۆکارانی خوێن و خوێنێکی تر و مەسەڵ بڵین شەڕ و پارە و ئەوەی کە هەیە وای کرد بێ هەمومان سیاسی بینترانە مەجال بۆ شتەکانی تر نەمابێتەوە من قسەکانی کاک بابەکر لە زۆر و پەسەندەکەم فعلا یعنی بحکمی ئەو هزری سیاسیە پەسەندەکەم فعلا ئەو قەیرانانە بەرچاوین بەس یەک خاڵ هەیە کە ئیزافەیەکەم ئەویش ئەوەیە کە چۆنیەتی سیاستکردن ئەگەر هەبایە چۆنیەتی سیاستکردن هەر لە سەرەتاوە لە دوای ڕاپەڕینەوە لە 25 ساڵی ڕابردوودا ئەگەر هەبایە احتیمالی زۆرە ئێمە گەلێک قەیرانمان تێپەڕاندایە لە نەوەتەکان لە سەرەتای 2000ەکان باشە ئەم قەیرانەی کە ئێستا ئەم هەفتەیە ڕابردوو هەیە ئێمەی گەڕاندەوە بۆ 1992 یعنی ئێمەی گەڕاندەوە بۆ سەردەمێک کە زۆر شێویەشی سیاسین بەڕاستی ئەو هەڕەشانەی کە ینی ئەو هەڕەشا سیاسیانی لە ناو شوێنێکی دەستوری وەکو پەرلەمان ئەکرێت بەڕاستی معقول نییە ئەوە چێویەتیەکی سیاسیە دەهریەتیوە من پێم وایە سیاست ینی ئێستا ئێمە معجبین زۆر بەمان بە ڕۆژ ئاوا بە غەرب ئەمەی ناومان ناوە کۆمەڵگای ئەسکەندنافیا و غەرب و ئەوانە ئەم ئیعجابەی ئێمە لە چیەوە دێ ئەم ئیعجابەی ئێمە لەوەوە دێ کە یەکسانی و داد و کۆمەڵەشت لەو کۆمەڵگایانە هەیە ئەمە چی هێناویەتی سیاست هێناویەتی بە سیاست چێ ینی ئەمە کۆمەڵگایەک سیاستەکە ڕۆڵەی ئەفلاتونە ڕاستە وڵاتەکەی ئەفلاتون کەیۆنانە ئێستا بووە بە کاڵایەک بە دەستڕۆژ ئاوە دەیفرۆشن وڵاتەکەی ئەفلاتون کەیۆنانە بەڵام لە هەمان کاتە ڕۆژ ئاوە ناتوانێت لە سحری هزری سیاسی و فەلسەفی یۆنان و ئەفلاتون و هاوڕێکانی بێتە دەرەوە لە شوێنێکی وەکو یۆنانە و لە سەردەمی ئەفلاتونە سیاست هەمیشە قسەی لەسەرەوە کراوە ئەبێ بناغەکە دیالۆگ بێ عەقڵ ڕیالیزم ینی جۆرێک لە ڕیالیتێت واقعیت لە سیاستە هەبێ ئەمە ئیشی کردووە و سیاسی هەمیشە بەراورد کراوە بە هێزرەوان یعنی ئایا سیاسی هێزرەوانی هێزرەوان سیاسیە بەڵام تۆ تەماشا بکەی لە کۆمەلگای ئێمەیە بوارێک نەماوە شیاوێک نەماوە بۆ دروستکردنی ئەم گفتوگۆیە ئایا بە فعلی سیاسی ئێمە مفەکرە هێزرەوانە بۆ نمونە کاتی ئەفلاتون باز لە شارەکەی خۆیەکە شارە وەهمیەکەی باسەوەکە ئەبێ فەیلسوف شار بباتەڕێەوە هێزرەوان من ئەمە پاساودان ناکەم بۆ ئەندێ حاڵات بەڵام لە واقعە یعنی ئایا ئەو چەتەگەرایی ئەو سازشەی کە فۆرمێکی مافیایی جاری وایە وەردەگرێت ئایا ئەمە بۆ پاراستنی مافی نەوەی داهاتووە ئایا لە دیالۆگەکانە نەوەی داهاتوو بووە بە بابەت بەڕێزم تو ئەزانی ئەم هەفتەیە و هەفتەی داهاتوو چییە؟
کاتی خولی دووەمی تاقیکردنەوەکانە هی هەموو سەرانسەری هەرێم چ ماڵێک ئەتوانێت مناڵەکان خوێنکارەکان لەو ماڵە قوتابیەکان لەو ماڵە بخوێنن ژینگەیەکی زۆر زۆر نا باوک تووڕەیە باوک لەبەری لە ماڵەکانە باوک سیاست دەکا و باوک جۆ لە سیاست و کەناڵەکان دەگرێت ژنەکەش بێزاری خۆی ئەوە چیە پیاوەکان خەریکی تەلەڤیزیۆنەکانی ئەگەلێ مناڵەکانیش وە ینی دایک و مناڵەکان هەموو زەحیەی باوکن چکە باوک سیاست دەکات باشە باوک جۆ لە سیاست دەگرێت چکە باوکیش بۆیە متابعی سیاست دەکات چکە باوک لە دەرەوەی نان پیاکە مەعیشەتەکەی مرتەبیتە بەم سیرا سیاسیەوە ئەگەلێ کەواتە ئێمە پەروەردەکەمان ئاگاد لێ چی لێ باوکانی هەموو دنیا سیاسین بە باوەڕی من نەخێر بەڵام کاتێک کە گفتوگۆ هەستیارەکان دەکرێت لە کۆمەڵگەی بەریتانی کاک باک بەکریش دەزانێت لە کۆمەلگای فەڕەنسی لە کۆمەلگای سویدی خەڵک بەشدارە بێ بەس دیسانەوە بەم شێوەی ئێستانیا چونکە خەڵک متمانەیەکی بە شوێنە دەستوری و یاساییەکان هەیە دڵنیایە ئەو ئیشی خۆی دەکا ئەو ڕابەرایەتی شتەکە دەکات نوێنەرایەتی ئەمی هاوڵاتی دەکات سیاست ئەبێ شتە گشتیەکان بۆ هاوڵاتی بکە مافی منداڵ مافی ژینگە مافی پەککەوتە مافی خوێنکاران دەیە حاڵاتی تر کە ئەمانە کرا زانی شەڕی سیاسیەکان لە پێناوی ئەمانەیە ئیتر بەشێ لە هاوڵاتەکان پشت لە سیاستەکەن چونکە دڵنیان سیاسیەکان ئەو خاڵانە لە بەرچاو دەگرن تۆ لە هەموو ئەم دیالۆگەی کە ئەمڕۆ دەکرێت لە شوێنە دەستوریەکانە لە کوردستان لە هەولێر ئاگاد لێ ئەم دیالۆگانە خاڵێک لەم خاڵانەی بە هەند وەرگرتووە یا تەنها لە پێناوی بابەتێکی پراوێز کرد خاتم هابادێمە لای تۆ ئەنی زۆر بە ڕوونی ئاماژە بەوە کراگەر لە دوای نەوەتویەکەوە یان لە ڕابردوودا سیاسیەکانی مە سیاسەتێکی دروستیان بکردایە ئێستا توانی بمان بە جۆرە لە جۆرەکان شتێکی تر بکەین ئەنی گەر سیاسەتێکی دروست بکات تا ئێستش لایەنە سیاسیەکانی ئەم هەرێمە ئافرەت بە کۆتایە هێنە پێشەوە بەم جۆرە توانین قسە لەسەر سیاست بکەین لە ڕاستیە من لەگەڵ هەندێک لە قسەکانی کاک ئازادم مەسەلەوەی کە سیاسیەکانی ئێمە نەک ئافرەت ڕاستە باسی کۆتا ئەکەیت و کە ئافرەت چۆنە هێنرێتە پێشەوە چۆنە هێنرێتە ناو سیاسەتەوە تەنانەت بەشێکی زۆر لە پیاوەکانیش بە شێوەیەکی تەندروست نایەنە ناو سیاسەتەوە یان بەو شێوەی کە سیاست زانست و هوەرە پێویستە ئەوان هوەری سیاست بزانن و زانستی سیاستیان یا خوێندبێ یان بەدەست هێنابێ بە هەر شێوازێکی تر بێ بەدەستیان هێنابێ هوەر و زانستی سیاستیان هەبێ و تەمسیلی سیاستی حیزبێ یان لایەنێ ئایدۆلۆژیایەک بکەن لە پەرلەمانە بێ یا لە حکوومەت یا لە هەر شوێنێکی دیکە لە دام و دەستگاکانە مەسلەوەی کە ئافرەت ڕاستە تا ئێستا ئێمە لە جاری یەکەمی پەرلەمانەوە کە ڕێژەیەکی یەکجار زۆر کەمی ئافرەت هاتە پێشەوە جاری دووەم بە کۆتا هات و ئێستاشی لەگەڵا بێ بەشێکی زۆری ئەوانەی کە دێنە ناو سیاسەتەوە بە منسوبیەت و مەحسوبیەت یعنی ئەبێ نزیکی یەکێک لە ئەندامی مەکتەب سیاسی حیزبێ بێ ئیتر بە خزمایەتی بێ یان بە ئینتیمایەکی شخصی و هاوڕێیەتی و هەر شتێکی دیکە بێ پیاوەکانیش بە هەمان شێوە یعنی ئێمە بەشێکی کەمی لێ دەرچێت سیاسەتمەدارانی وڵاتی ئێمە بەو پرۆسە تەندروستە نەهاتوونەتە پێشەوە بۆ ناو سیاسەتەوە بۆیە دەبینین زۆر جار کە دێنە ناو دیبەیتی سیاسیەوە هێندەی ئەوەی بتوانن کێشەیەک چارەسەرکەن یا باس لە چارەسەری کێشەیەک بکەن هەنێ جار بۆ چارەسەریەکان کێشە دۆزنەوە لە ئەنجامی قسەکانی ئەوانەوە دەبینی هێندە ڕق هەڵسێنە ئەو کارە کاردانەوەیەکی زۆر تونتری لە لایەنەکانی بەرامبەرەوە بۆ دروست ئەبێ و کەشی سیاسی ئاڵۆسترە بێ و ئەو کللتورە سیاسی بەڕاستی لەو بە تایبەتی لەو دوو ساڵەی دواییە توندوتیژێکی زۆری تێدایە بەشێکی زۆریشی پەیوەندی بەو قەیرانە ئابوووریەشەوە هەیە قسەیەک هەیە کە کوردەواری خۆمانەڵێن کاسەی پڕ ئاشتی ماڵە ینی ئەوە یەکێکە لەوەی کە کاتێک ئەو کاسەیە بەتاڵە بێ شەڕ دروست ئەبێ ینی لە کۆمەڵگەیش کە وەکو خێزانێکە لە ناوی ئاژاوە و شەڕ دروستە بێ نەبوونی سیستەمێکی تەندروست بۆ دابشکردنی ئابووری وڵات بە شێوەیەکی دادپەروەریانە یەکێکە لە کێشەکان کە مرۆڤی ئێمەی تووڕە کردووە یعنی ئێستا ئەو تووڕەبوونە لە شێوەی
ئەو کۆمنتانەی کە لە میدیای کۆمەڵایەتی سوسیال میدیایە دەرئەبردرێ لە شێوەی جنێ و بە سیاسیەکان ڕاستە ئەمە جۆرێکە لە تووڕەیی و حەقێکی تێدایە چکە نادات پەروەریەکەی لە کۆمەڵگەی ئێمەیە لە دابشکردنی داهاتی وڵاتە لە دابشکردنی دەسەڵاتە بەڕاستی ڕەنگە کەسانێک زۆر شایان بەوە بێنە ناو گۆڕەپانی سیاسیەوە بە هیچ شێوەیەک ڕێگە نەدرێن کەسانێکیش هیچ شایانی ئەوە نەبن لە پێشەوە بن ئەم نادات پەروەریانە ڕنگدانەوەی بەو شێوەیە هەبووە بەڵام لەگەڵ ئەوەشا ئێمە پێویستمان بەوە هەیە پەروەردەیەکی سیاسی هەبێ حیزبەکانی ئێمە لە زیاتر ئەوەی ببنە قوتابخانەیەک ببنە زانکۆیەک بۆ پەروەردەکردنی ئەندامەکان و بە جۆرێ لە جۆرەکان لە ڕێگەی میدیاکانەوە پەروەردەی کەسانی لایەنگریشیان بکەن بەداخەوە ینی نەک نەبوونەتە ئەو زانکۆیە بوونەتە شوێنێک بۆ ئەوەی فێری ڕەوشتێکی سیاسی خراپیان بکەن بەوەی کە پەلاماری تایبەتمەندیەکانی خەڵکی تر بدەن ینی بە کەسێک وەکو ئەوان بیر نکاتەوە نەیاری سیاسی ینی کاڵێن نەیاری سیاسی ئەمە لە هەموو وڵاتیەکە هەیە حیزبەکان ململانی یەکتریان کردووە بەڵام بە شێوەیەکی تەندروست ئەو دیبەیتە ئەچێتە پێشەوە بەڵام وڵاتی ئێمە کە کللتوری سیاسی زۆر خراپ و سەقەتە کە پەروەردەیەکی سیاسی دروست نییە شتەکان شێواون و بەو شێوەیان لێ هاتووە کە بەڕاستی پێویستە ئەگەر ئێستش لەسەری بستین و دەست پێ بکرێیان ببێتە سەرەتایەک بۆ ئەو پەروەردەیە یا چاکردنەوەی ئەو کللتورە سیاسیە گرنگە دەست پێ بکرێ لەلایەن نخبەی ڕۆشنبیریشەوە پێویستە ئەمە نەک ئەوان ببن بە بەشێ لە کێشەکان بەڵکو ببن بە بەشێ لە چارەسەری و پێشکەشکردنی پێشنیاری دروست بۆ ئەم حاڵەتە کەسانی مامۆستای زانکۆ وەک کاک ئازاد و سیاستمەدارانێکی ڕۆشنبیریشمان هەیە ئێمە کە دەتوانن ڕۆڵیان هەبێ لەوەیە کاک بابەکر چی بکرێ بۆ چارەسەری ئەمە ڕۆڵی ڕۆشنبیر ڕووناکبیری ئەم هەرێمە چی و دەبێت چی بکەن بەڵام وەڵامەکەیم دوای وچانەکە ئازان و خۆشەویستان وچانێکی کورت و لەگەڵتان بەردەوامە بێت. گروپی کۆمپانیەکانی دیوان ماڵە هەمیشەیە گەورەکەی هەمووان ئەو ماڵەی بەردەوام ماڵی هاوڵاتیان جوانترەکە بە مۆبیلیەتی تۆکمە و جوان مەتبەخەکان هەلان و بیناکان ئۆفیسەکان نێو ماڵەکان ئامێرە کارەباییەکان بە قیستی مانگانە دەستەبەرەکەی بێ هیچ سوود و زیادەیەک لە نرخەکان ئەوەی پێویستە بۆ ژیان بەدی ئەەکەی لە دیوان گروپی کۆمپانیەکانی دیوان. ئازان و خۆشەویستان جارێکتر سڵاوتان لێ بێ و لە گفتوگۆکەمان بەردەوامین کاک بابەکر پێشەوە پرسیارێکم لێ کردیت لەسەرەوەی ئەرکی ڕۆشنبیر ڕۆڵی ڕۆشنبیر چێە دەبێت چی بکات دەبێت چۆن چارەسەری ئەمە ئێستا بکەین. بڵێ ڕاستی من وا بیرەکەمەوە کە هەر کەسە ئیشی خۆی بکات وە منطق نییە من وەکو کارمەندێکی دەوڵەت یا خۆکە ڕۆشنبیرێک من وەزیفە دیاریکەم بۆ خەڵشتن هەر کەسە وەزیفەی خۆی ئەزانێت و ئەرکی خۆی ئەزانێت وە بە بڕای من ئەگەر هەر کەسە ئەرک و وەزیفەی خۆی بکات بە وردی و ڕێکوپێکی و بە پاکی کۆمەلگا چێتە پێشەوە تا ئێستا مەکراوە لە ئێمە من پێم وایە تەبیعی ئەسروشتیە یعنی ڕۆشنبیرەکان بۆ نمونە لەو فترەی دوێنە پێرێ وتارێکی باش نووسا بوو لەلایەن دوو ڕۆشنبیرەوە زۆر تون هاتەوە گشت مۆزوعەکەدا میدیاکارەکانەوە جەنابتی فڵان لێرە قسەی خۆیەکە سیاسەکان شەڕی خوانەکەن یعنی من مۆزوعەکە وا مشەوە شوشاو نابینم ینی هەندێک مۆزوع هەیە تۆ هەر لێرە شیت هەر لێرە ژیت و هەر سەیرە میدیانەکەیت و هەر تێکەڵم سیاسیانە و ئەم هاوڵاتیانە و ئەم تاکانە و لەم جادانە ئاسوڕیتەوە هەر لەگەڵێ مای بەڵێ ئەمە من ناتڕاڵێ و لەکوێنەوە ئەمە ڕلاکسێتەوە لەکوێ زانی من ئەمێ نمونە بێنمەوە بۆی کە قەناعەت بە جەنابەت و بە بینەرەکانمان بکەم هەندێک مۆزوع هەیە گەشتبینم من دڵم خۆشە بڕاستی کەیسا کەسێک ببینم
ئاو بەم جۆرە لە هەموو شتەکانی لاس وانە بێ ئینفجارێکی يعني خەفەتەمان کوژێ خۆ بەتەوە نییە مۆزۆکێ بەڕاستی شتێگەیە ئەگەر گوێ بینێ ئینفجارمان پێ بکات من پێم وایە سروشتیە حاڵەتەکان طبیعیە با نمونەکەم بێنمەوە بۆی کە جەناب گوێم لەبێ مثلا هەندێک مۆزۆ هەیە لە ئەدەبیاتە کۆتایی پێ هاتووە جەدەل لەسەری نەماوە لە ئەدەبیات ئینگلیزیە شکسپیر گەورەترین شاعیر و درام نووسە کەس مناقەش ئەم مۆزۆ ناکە بۆ نمونە لە ئەدەبیاتی ئێرانیە حافظ غەزەل سەرایە فردەوسی حەماسە سەرایە حەماسە ئەنووسێ مەولانا عارفە مثلا کەس مناقەش مۆزۆ نەکە لە ئەدەبیاتی کوردیە ئەحمەدی خانی گەورەترین شاعیری ئێمەیە خاوەنی مەموزینە مەلاک زیر شاعیرێکی گەورەیە گۆران گەورەترین شاعیری مۆدێرنە مثلا مناقەشە ناکرێ لە ئەدەبیاتە کۆتایی پێ هاتووە لە سیاسەتی کوردیە هەندێک مۆزۆ کۆتایی پێ نەهاتووە بۆیە مناقەشە ئەکرێ ئەبێ مناقەشە بکرێ شتێک کۆتایی پێ نەهاتی بێت جەدەل لەسەری دروست بێ ماطول مۆزوعی قدرەتی سیاسی دەسەڵاتی سیاسی لە کوردستانە و شێوازی دەسەڵاتی سیاسی کۆتایی پێ نەهاتووە جەدەل لەسەری هەیە ئەبێت تحملی بکەین ئەبێت تحملی بکەین ئەگەر نەوەتوێک بکرایە باشتر بوو نەکراوە ئەم مناقەشەیە من بۆ معلومە ڕەنگە معلوم بێ من لە چ تەرەفێکم بەڵام ئەمە شانی باز نییە ڕەنگە معلوم بێ فڵان تەرەفێکە بەڵام ئەم مناقەشەیە چۆن لە لەش ئینسانێکە کە تای لێیە بۆ تایلی هاتووە لە ناو لەشە میکرۆبەکان و خڕۆکەسپیەکان شەڕیانەی تریانی جەدەل لە ناو لەشە هەیە مناقەشە هەیە بێ بەلایە کاپکەوێ ناتوانانی بڵێ بۆ تای هەیە چونکە لە ناو لەشیان نزاع هەیە ئەم کۆمەڵگای ئەمەش وایە نزاعێکی فکری سیاسی هەیە ئەبێت تحملی بکەین چی بکەین کە هەش ئەو تایە بەڵێ ئەم تایە ئەمە تای سیاسیە ئەبێت تحملی بکەین و باشترە تەوان دەرمونیان تر بێ من خۆشحاڵم کە دەرمونیان تر بێ هیوادارم فلان طرف باشتر بێ هیوادارم فلان طرف باشتر بیر بکاتەوە بەڵام خۆ بە هیوای من نییە ئەمانە علاقی بە باڵانسی هێزەوەیە علاقی وکو پێشتر باسم کرد بە کللتوری سیاسیەوە هەیە علاقی هەیە بە دەوروبەرمانەوە علا پەیوەندی هەیە بە زۆر فاکتەری ترەوە بەڵام ئەوەی کە بڵێ ئەم شتە ناتەبیعیە و مەریخیە وەڵام مەریخی نییە طبیعیە و ملەتێکی و زعما وەکوتم لە ئەدەبیاتی کوردیە هەندێک مۆزوع بڕاوەتەوە کەس نقاش ناکات لەسەری بەڵام لە سیاسەتە مۆزوعی شێوازی سیستەمەکەمان چۆنە نقاش لەسەری هەیە ئینە نابێت خەڵک ئەمەی لا ناتەبیعی بێ ئەمە دیارە بانگهێشتی بەرنامەکەی من و دکتۆر و مەهابەت خان وەزان بۆ ئەوە بوو کە لەسەر پەیوەندی ئەمە لەگەڵ ڕۆشنبیری و هونەرە قسە بکەین وا تێگەشتم ینی بێگومان ئەمە بە زیانی ئەو بوعدەیە بە زیانی هونەر و ئەدەبیات و ڕۆشنبیری لە وڵاتی ئێمە ئەبێ ئەمە باس بکەین بەڵێ ینی ئەمە بە زیانیەتی بەڵام وەکووتم ینی کەسێک کە لە لەشیا تا هەیە تاکە تەواو نەبێ ناتوانێت شۆرباکە بخوا جاریوە هەیە یعنی هونەر شتێکی گەورەیە ڕۆشنبیری شتێکی مەزنە لە کۆمەڵگای ئەڵمانی لە 1923 بەدواوە لە 33 تا 45 خۆ دەزانی نازیەکانت دەحکم کۆمەڵگای ئەڵمانی خاوەنی مارکسە خاوەنی کیرکیگاردە خاوەنی چزانم زۆر پیای ئەنیشتاینە فلان خاوەنی کارل پۆپەرە ینی خاوەنی دەیان و فەکری گەورە بەڵام ئەم کۆمەڵگای توش نەخۆشی بوو جەدەلێک لەسەر سیاست هاتە پێشەوە کە 50 ملیۆن ئینسانی لە ئەوروپایە بە کوژدا چی بکەین ینی بەشەرە و تووشی غەڵەت دەبێ تووشی جنون ئەبێ بە قسەیەکی لە مفەکرین نەشمێندەکان جاری وایە کۆمەڵگا تووشی جنون ئەبێ تووشی شێتیە بێ خوا ڕەحمی کردو کۆمەڵگایمە تووشی جنون نەبووە جارێ تووشی ئەم جەدەلەیە ئەم جەدەلە هیواداری نەڕوا بەرەو جنون بەرەو شێتی بەڵام ئەمە ئەبێ تحمل بکرێ سەبر بکەین یا خەڵک لە شوێنی خۆیەوە من لە شوێنی خۆمەوە کارماندێکی دەوڵەتم لە پلەیەکی محەدەد هەوڵ بدەم بە پاکی بە باشی ئیشەکانی خۆم بکەم ئەوەی پێم سپێردرا بە دقیقی بە وردی بە پاکی جێبەجێ بکەم فڵان کەس لە شورای نازانم شورای دەستوریە کاری خۆی بە دقیقی و بە قانونی کە بە نەزاهەت کێشەی گەورە تەمەن من دێمەوە سەشتە سیاسەکە بەداخۆم ئەنی ئەوەیە کە دەستگاکانی ئێمە دەستگای یاسادانان و دەستگای جێبەجێکردن و دەستگای قەزایی کارەکانی خوان بە وردی ناکەن بەڵام کە نایکەن خۆ ئەوەی کەم دەڵم نایکەن چی بکەن هەرە بێ خەبات بکەین خەڵک ماندوو ببێ خەڵک بنووسێ خەڵک خۆنیشاندان بکە خەڵک مان بگرێ خەڵک قسە بکە بۆەوەی کە خەڵک کۆمنت بنووسێ کاریگەریەکە کۆمنت بنووسێ لە پیجەکانی فەیسبوک بۆی ئەم گۆڕانکاری ببێ ممکن نییە بڵێن قسەی کەسانی ئەم میلەتە لەناو دەستگاکانی میدیادا جا هەموو میدیا هەر هەمووی کاریگەری نیە بەسەر سیاسەکان کاریگەری هەیە سەرۆکی وڵات تا ئاگاتە پەرلەمانتارێک قسەی من و تۆ فلان کاریگەری هەیە بۆ سەری بۆیە ڕێی من وایە کە هەر کەسە بە نەزاهەت بە پاچی بەباشی ئەنسوری خێر بین ئەنسوری باشە بین ئەوەی کە دکتۆر ئازاد باسی کرد ئەفلاتون
ئەسڵ کتێبەکە ئەفلاتون لە ئەلفۆ تا زۆری هەچەند کە ڕێی هەیە کە ئەفلاتون لە ئەنگلی استیبدادا و خۆشی دیموکراسی خراپە ئەوە مۆزەیەکی دیارە بەحسی ئێستا نیە بەڵام باسی خێرەکە باشە هەمومان ئەنسۆری باشە بین باشە شتێک نییە مناڵێکی بچووکی من خۆ مناڵم هەیە لە 4 ساڵ و 3 ساڵی و ئەزانێ باشە چییە ئەزانێ خێر چییە ئەزانێت چقۆیەک بک بەلەشی خۆیان خوێن لێ دێ بک بە ئەویترە خوێن لێ دێ ینی کەواتە هەموو خەریکی باشە بین و لە خراپە دوورکەوینەوە. دکتۆر چۆن ببینە فاکتەری خێر و چاکە ئیشی ڕۆشنبیر و ڕووناکبیر و ئەدیب و هەموو ئەمانە چین دەبێت چی بکەین چی بکرێ بۆ چارەسەرکردنی ئەمەی ئێستا؟ من پێم وایە 3 خاڵ گرنگە لێرە ئاماژێ بۆ بکەین هیچێکیان کردەی سیاسی لە هەرێمی ئێمە کردەیەکی فەلسەفی نییە ینی ئەبێت سیاست نزیک کرێتەوە لە فەلسەفە کە سیاست نزیک کرایەوە لە فەلسەفە چی ڕۆیە سیاست ئەبێ بە حەقلێکی معریفی یعنی سیاست ئەبێ بە بوارێکی هزری چەتەگەرای و مافیاگەرای و خەڵەتاندن و پاشەقول ئیتر شوێنی نامێنێ کەواتە سیاست ئەبێ بە بابەتێکی ماتماتیکی ئەوەی ئالەمبادی و باسیەکەت بابەتێکی بیرکاری کەواتە مانتەقی تایە یا تیای نییە ئیتر لە ناو سیاستە تۆ سەرقاڵی چییە بی لۆژیک لە کوێیە و نییە ئەمەیە سیاست بەس لای ئێمە لە هەرێمەکەی ئێمە گفتوگۆکانی هەفتەی ڕابردوو سەڵماندی بەس لۆژیکینی نێمە چەتەگەراییە پاشەقولە تەهدیدە چاوسورکردنەوەیە ئەمەشە پەستیەکەی لە شەقام دروست کردووە کەواتە ئێمە ئەبێت چی بکەین لێگەڕین سیاست بە فەلسەفی کرێ ئەمە ئیشی چێیە ئیشی ئەهلی معریفەیە کە بتوانێت پردێک دروستکە لە بینی سیاست و فەلسەفە تاوەکو سیاست لەو بازاڕی بوونەی بکەوێت ڤولگار نەبێ شەقامی نەبێ بەڵکو ببێ بە بابەتێکی نوخبەوی کەوا ئەهلی معریفە قسەی لەسەرکات ئەو کاتە ئامرازەکان کە سیاست چاکە بەرەمێنێ باشە بەرەمێنێ یەکسانی بەرەمێنێ دادپەروەری بەرەمێنێ ماف بەرەمێنێ چکە ئەگە بەرەمینێنە هەستی پێەکەی منطقی بەرەمێنە هەستی پێەکەی نەک زۆرداری بەرەمبێنێ تاکڕەوی بەرەمبێنێ گروپ چێتی بەرەمبێنێ ئایلە گەرای و تایفەگەرای بەرەمبێنێ ئەوە هزر نییە سیاست هزر نییە لێ ئەوەی ئالەمبادی و باسیەکە ینی سیاست ئەبێ هزر بێت دووەمیان سیاست کە سەرقاڵی دێمۆ بوو دێمۆ چییە خۆڵی کە دێڵی دێمۆکراسی یعنی دەسەڵاتی خەڵک سیاست ئەبێ سەرقاڵی دێمۆ بێت سەرقاڵی خەڵک بێ هەت سیاسەتێ لە هەچ هەرێمە لە کۆمەلگایەک سەرقاڵی خەڵک بوو ئەو سیاسەتە ئایندەی ئەبێ بۆیە ئێمە معجبین بەغرب چکە سیاست لێ سەرقاڵی خەڵکە سەرقاڵی نوخبە و تایفەکەی و خێزانەکەی و ماڵۆیان و جەماعەتەکەی و گەڕەکەکەی نییە سێهەمیان ئەوەیە کە سیاست سەرقاڵە مشتومڕەکە سیاسی شەونخونەکە لە هۆڵەکانە تا بەرەبەیان دانیشێ ئافرین بەڵام ئەبێ ئەوانە بۆ بەرەو پێشەوە بردننی پرۆسی ئازادی کاتەوەی کرا بەتایبەت لەم ماوەیە و لەسەر پرسی سەرۆکایەتی هەرێمی پرۆسی ئازادی بەخێو ناکە لە پێناوی ئەوە نییە تاک وشیارترکە ئازادی فراهەمکە بۆ تاک بە پێچەوانەوە وامالیاتۆ سەد ڕەحمە لە دیکتاتۆر باس لە گەڕانەوەی سەدام و شتەکرا ماوەیەکە باس لەوا کرا ئێمە بەستم ئەوەیە فەرقێک نابینیتەوە لە بینی دیکتاتۆری عەرەبی و دیکتاتۆری کوردی تێدەگەیت مەبەستی من ئەوەیە سیاست شەونخونی سیاسەکان سەرقاڵبوون و ماندووبوونەکانیان کە دەبێت ڕێزی لێ بگیری لە هەموو کۆمەلگایەک باشە بەڵام ئەگەر ئەوە بەرەکەی بەرهەمەکەی ئەوە بووکەوە ئازادی زیاد کرد یەکسانی زیاد کرد سربەستی زیاد کرد ئێمەوەی کرد بە دڵنیایەوە نەخێر کەواتە چیە؟ کەواتە ئێمە بێ بگەڕێنەوە بۆ دواوە پرسیار بکەین لەسەر سیاست بۆ سیاست وا ئاکات بۆ ئەم نەدامەتی و داماوی بۆ ئێمە دروست کردووە بۆ زۆ هەر هەمومان سەرقاڵی سیاستی ننکم دایکم خۆم کوڕک منداڵەکەی ناو بێشکەکە هەمومان ئایا حەزمان لە سیاستە ویستمان سیاستە نەخێر چکە ئومێدمان ئەوەیە سیاست بەشک و کارەبام نیشتیمانی چەند سەعاتێ زیادکە بەشک و خوێندن گەندەڵی تیان نەکرێ بەشک و وەرگرتن دامەزرادن گەندەڵی تیان ئەگەر لێ کاتێک کە سیاست لە کۆمەلگایەکە ڕێژەی ئازادی زیاد نەکرد ئەوە سیاست نییە دووەم معقول نییە لە کۆمەلگایەکە سیاست دەست لە مەلان بێ لە گەندەڵی تۆ ئومێدی دیموکراسی پێ بکەیت ئەمە لۆژیک نییە ئەو ئێستا بێگومان وایە کاک بابەکر زانی من بۆ دەرەجەی دکتۆر ڕەشبین نیم ینی ئەوەی ئەم ڕەشبینیە این نوعێکە لە ڕەشبینیەکە چی ینی خۆی زانی واقعبینیشی تایە و ڕەشبینیشی تایە واقعبینیە بەڵام خۆی تۆ چۆن واقعەکە بینی ئەم واقع بینیت بەم ناخراپیانەیەوە کە چی؟ این من ئەزانم کە ئەمە ڕاستە ئەم قسانە وایە بەڵام
يعني لعنەتکردن لە مۆزۆیەک هیچ حەل ناکە یعنی ئەمە ڕاستە بەڵام ئەبێ هەوڵ بدرێت تعریفیکەین ئەمە ئاواهە و باس بکەین چۆن ئەگۆڕێ چۆن ئەگۆڕێ من باسم کرد کە من ڕێی من چۆنێ بۆ گۆڕانکاری بەڵام ئەوەی کە تۆ پێ دوای ئەم کۆمەلگایە گەندەڵی تیاویتە باسی دیموکراسی ناکرێ من ڕێیم جیاوازە بۆ نمونە ئیتالیا تا هەشتاکانیش وڵاتی مافیا بوو مافیەکانی ئیتالیا بەناوبانگن خۆتان نەزانن هەموو عالەم ئەزانێ بەڵام ئیتالیا وڵاتێکی گەورەی ئەوروپایە وڵاتێکی دیموکراسیە هەندێک نەخۆشی هەیە تووشە بێت جاری وایە وڵاتێک نەخۆشی تایە ئەسان فیلم هەیە فیلمەکە بۆ 100 ڕۆژ نەخۆشیمان هەیە بەڵێ نەخۆشیێکی گەندەڵیمانتیایە نەخۆشیێکی خەتەرناکە ناخۆشە ئەزانی ئێمە ئەمە ئەبعادە ئەمە ڕەهەندە خراپ و ناخۆشەکان و تاریکەکانی وڵاتی ئێمە بەڵام لێرە چی لێ هاتووە لەگەڵ تاکە هونەر فەن چی لێ هاتووە کەوتونەتە کوێمەوە فرد من باجەکەیدا ینی تاک فشارەکە بۆ سەر تاکە بەڵام لە هەمان کاتە ئەو ئەم فەردە ئەم تاکانە هەندێکیان ئەبن بە ئاڵتون قسەکەی نیچە بیرە کاڵێ ئەڵێ بە ئینسان ئەڵێ هەی براکان ڕۆڵەکانم ئەڵێ خەلوز و ئاڵتون خۆ یەک توخمن بەڵام ئێوەکو ئاڵتون سەخت بن خەلوز بە ئەوە بیگوشی ئەشکێت بەڵام ئاڵتون وای لێ نایە ئەم فشارە جاری وایە ئینسانەکان دروستەکە میلەت ئێمە بە قوترەکە یعنی ئێستا میلەت ئێمە وشارتر بۆتەوە بەرامبەر بە نەخۆشیەکان وشارتر بۆتەوە بەرامبەر بە گەندەڵی و ئامادەی باشتری تایە ئەگەر نخبە سیاسەکەی ڕێبکەوێ ئەگەر سیستمە سیاسەکەی لێدانی گەندەڵی بە بڕوای من زۆر ئاسان ئەبێ ئەگەر سیستمە سیاسەکەمان باش بێت یاخود بگەینە قەناعەتێکی محەدەد لەسەری یعنی چونکە گەندەڵی نەخۆشێکی فەرعیە نەخۆشێکی ئەسڵی نییە ئەکرێ لێ بدرێ ئێستا تەماشام عەبادی کرد عەبادی نمونەیەکەوە ڕوونە لە بەرچاومان لەم هەفتەیە چی کرد چی ئیسلاحاتی چی کرد لە بەغدا کە پایتەختی ئەم وڵاتەیە مابەت خان دەمەوێت ڕای تۆ بزانم دەبێت چی بکرێت ئەرکی ڕۆشنبیر ڕووناکبیر هەموو بلایەنەکانی دیکە چین دەبێت چۆن مامەڵە لەگەڵ دۆخە بکرێت دەبێت چی بکرێت بۆ چارەسەری لەڕاستی پێویستە سیاست بە عەقلانی بکرێ ینی ئەو بەشێکی زۆری سیاست لە وڵاتی ئێمە بە عاتیفە ئەکرێ نەک بە عەقڵ منیش لەگەڵ ئەوەدام کە فەلسەفە تێکەڵ بە ینی فەلسەفە لە پشتی سیاستەوە بێ و من لە ڕاستیە پێم وان نییە کە ژمارەیەکی زۆری خەڵک ئێستا فێری ئەوە بوونەڵێن ڕۆشنبیر بۆچی باسی سیاست بکایە تەنانەت ڕۆشنبیر بۆ بچێتە ناو حیزبەکانەوە من پێم وان نییە بەڕاستی پێویستە ڕۆشنبیر بچێتە ناو حیزبەکانەوە سیاست بکە دیبەیتی سیاسی بکە بەڵام تووشی هەمان ئەو دەردە نەبێ کە ئەو سیاسیانەی کە ململانەیەکی ناتەن دروستەکەن ئەمانی شەر ئەوە دووبارە بکەنەوە بەڵکو ئەگەر توانیان ڕێگاکە ڕۆشن بکەنەوە یا ئەگەر هونەر و زانستی سیاست دەزانن بەو شێوەیە کاریگەریان لە ناو حیزبەکانی خۆیان هەبێ و ئەگەرزانیان ئەو کاریگەریان نییە توانن لە حزب بێنە دەرەوە لە دەرەوەی حزب لە دیبەیتی میدیاکانە بەشدار بن و بێگومان کاریگەری خۆیە بێ من لەگەڵ ئەو قسەیە نیم کە ئێستا ئەم حاڵەتە تەندروستیە و با هەبێ و با خەڵک کۆمنت بنووسێ و ئەو شتانە ڕاستە مرۆڤ پێویستە ڕەئی خۆی دەرببڕێ بەڵام بە شێوەیەکی تەندروست لە لای ئێمە کێشەکە ئەوەیە ڕادەربڕین یا پێناسەکردنی ئازادی وای لێ هاتووە کە هەموو سنوورێت تێپەڕێنێ پێی وایە بۆی هەیە ئازادی تۆ تێپەڕێنێ تایبەتمەندیەکانی تۆ بێنێ بە هەم ینی هەرچی شتێک پیرۆزە لە وڵاتە قسەی پێ بڵێ و جنی پێ بڵێ ئەمەی ناوناوە ئازادی یعنی ئەم پێناسەیەکی هەڵە ئەمە دەبێت لە بیری بە تایبەتی گەنجەکانی ئێمە تووشی ئەو حاڵەتە هاتووە یەکێکی تریش بەڕاستی کاتی هەموو شتێک ڕێک بخرێت ئیتر خەڵک ئەوەندەش لە سیاست دوورەکەوێتەوە من مانگی پێشوو لە سوید بووم هەر بە مەبەستەوە هەندێک پرسیارمە کرد لە خەڵک ئەموت کێ وەزیری فلان شتە ینی هەندێک زار بیریان نەکردەوە کوردەکان مەبەستمە تا بزانن کێ سەرۆکوەزیرانە کێ ئەوەیە چونکە کێشە لە وڵات نییە خەڵک بیر لەوە ناکاتەوە کێ وەزیری نەوتە کێ وەزیری سەرۆکوەزیرانە تەنانەت کێ ینی پاشای سوید کەس باسی ناکات لەبەرەوە هەموو شتێک بە سیستەم ڕێک خراوە ژیان بە شێوەیەکی سروشتی و بە شێوەیەکی پلان بۆدا ڕێژرا و بەڕێوە ئەڕوا بۆیە کەس
حەقی نییە بەسەرەوەی کێ وەزیری نەوتە کێ بەڵێ. وەزیری ئاوە کێ وەزیری کارەبایە بەو شێوەیە. بەڵێ سوپاس بۆ مابەت خەرداخی ڕووناکبیر کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر لەگەڵمان بوو هەروە بابەکردڕێی بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری و هونەر لە سلێمانی و ڕووناکبیر هەروە دکتۆر ئازاد حەما مامۆستای بەشی فەلسەفە لە زانکۆی سلێمانی و ڕووناکبیر سپاس بۆی لەم گفتوگۆی لەگەڵمان بووی هیوایە کە توانی بێتمان کەم تاسەوە شرۆڤێکی و بابەتەکی نازان و خۆشەویستان سوپاس بۆیەوەش کە بینەری بەنامەکەمان بوون تا کاتێکی دیکە شاد و کامەران بن کاکە دەستان خۆش بێ بەس